بێت دیار ئەم کاتت باش وردەکاری شەیدکردنی ئەو مرد بنداڵە بە دەستی چەکدارانی حەشدی شەعبی چییە؟ بەڵێ ئەم کەسان باش هەڵبەتە پاشەوەی کە ئێوارەی دوێنێ کۆبوونەوە لە ئاسی باڵا کراوە ڕێککەوتن لەسەر چەند خاڵەت لەوەی کۆتایی بەم شەڕوبارگژێ بێنرێت کە سماوەی چەند ڕۆژێکە سنی قەزای دۆستخورماتوی گرتوێتەوە و شەڕ حاڵی حازر لە بەرەبانی ئەمڕۆ ڕاوەستا بوو بەڵام ئەوەی پێشبینی نەدەکرا ئەوە بوو کە چەند قەناز بەدەستێکی چەکدارانی حەشی شەعبی لە ناو ماڵاندا بوون ناو بەناوەتەقەیان لە هاوڵاتیانە کرد بەتایبەتی هاوڵاتی کوردەکان هەر بۆ گۆێشەوە نیو کاتژمێر لەمەوبەر مرد منداڵێک لە گەڕێکی کۆماری لە ناو بازاری گەڕێکی کۆماری لەو کاتدا کە سەرقاڵی کڕی نیشتومەکۆوانە بوو لەلایەن چەکدارانی حەشی شەعبی و بە قەناس شەهید کرا و ئەمە شوای کرد کە هاوڵاتیان ناڕزایی دەربڕن و نیگەرانی دەربڕن لە بەرامبەر ئەوەی کە هەرچەندە ڕێکەوتن کراوە لە نێوان هەردوولادە کەچی شەڕ و تێکادان ناوبەناوە دەنگی تەقە ئەبیستێنەوە ناوبەناوە چەکدارانی حەشی شەعبی بە قەناس تەقە لە هاوڵاتیانەکەن و بۆ هۆیەوەی کە مرد منداڵێک کەمێک لەمەوبەر شەهید ببێ و هەروە لەلایەکی تریشەوە ڕێگەی نیوان بەغدا دۆستخورمات و لێسا دەبووتە ئەو ڕێگەی کە هاوڵاتی کوردی تیا دەستگیر دەکرێەوە لەلایەن چەکدارانی حەشی شەعبی و بێسەر و شوێن دەکرێن. بەڵێ دیار هیچ کام لە چەکدارانی حەشدی شەعبی و هێزەکانی پێشمەرگە یەکتر تۆمەتبارەکەن بە ئاڵۆزبوونی بارودۆخی ئەمنی ناوچەکە؟ بەڵێ دیارە هەردوو لە یەکتری تۆمەتبارەکەن بەڵام سەرەتای پشێوەکان لەوە دەستی پێکرد کە لە یەکەم ڕۆژەوە کە ماوەی چەند ڕۆژێک لەمەوبەر بوو لەوە دەستی پێکرد کە کۆمەڵێک چەکداری حەشی شەعبی بە زاڵگەیەکی بڵێن بە خەڵکی پشکنی هێزەکانی پێشمەرگە تێپەڕیون پاشەوەی کە نەوە ساڵ سوکایەتیان کردووە دواتریش تەقەیان لە هێزەکانی پێشمەرگە کردووە و بۆ هۆیەوەی کە پێشمەرگەت بریندار بێ پاشان تەقەکان لەلایەن پێشمەرگەوە دەستی پێکردووە دوابەدەوەیەوە شەڕەکە گواسترایەوە بۆ ناو سەنتەری قەزاکە و لەو کاتەوە تاکو ئێستاکە ناوبەناوە شەڕ دەست پێکا بەڵام حاڵی حازر دۆخەکە بە شێوەیەکی گەشتی لە ناو گەڕەکانی دیکە یەور بۆتەوە بەڵام تەنها گەڕێکی کۆماری نەبێت وەکو ئاماژەم پێدا کە قەناز بەدەستێک تەقە لە هاوڵاتیان نەکات و کە بوو هۆیەوەی کە مرد منداڵێک شەهید ببێت. بەڵێ دیار ژیانی هاوڵاتیانی قەزای دۆستخورمات و لە ئێستا چۆن ژیان دەگوزارن لە قەزای دۆستخورمات و؟ بەڵێ تا دوێنێ ئێوارەش بە شێوەیەکی گشتی باری ئەمینە قەزای دۆستخورماتونە ئارام بوو و هاوڵاتیان نەتوانی بێنە دەرەوە بەڵام لە ئێستادا وردەوە دۆخەکە خەریکی ێور دەبێتەوە بەڵام ماڵێکی زۆر دوکانێکی زۆر لەناو بازار و لە شوێنە گشتەکان سوتاوە ئەمە وای کردووە کە کۆمەڵێکی زۆری دانیشتووی ئەو قەزایە ئاوارە بن بۆ شوێنەکانی تر و هەرچەندە حکوومەتی ناوەندی و لە ئێستادا بڕەپارەیەکی بۆ قەزای دۆستخورمات و تەرخان کردووە بەمبەستی قەرەبووکردنی هاوڵاتیان کە ئەوش خۆی لە 20 میلیارد دینار دەدات بەڵام زەرزیانەکان زۆر لەو پارەیە زیاتر مەزەندە دەکرێت و هەروەها ئیداری قەزای دۆستخورمات و داوایان کردووە کە ئەو بڕەپارەیە بگاتەوە دەستیان بە زووترین کات بۆ ئەوەی ژیان لە دۆستخورمات و ئاسایی بێتەوە. بەڵێ لە ئێستا ڕەوشی ناحیەکانی سلێمانبەگ و ئامەرلی و ئەوانە چۆنەکە لە دەوروبەری قەزای دۆستخورماتون؟ ڕەوشی دانیشتوانی بڵێن ئامەرلی هێورە بەڵام چەکدارانی حەشی شەعبی لەناو خودی ئامەرلین لە زاڵگەیەکیان هەیە لەوێ بەڵام لە سلێمانبەگیش بامان شێوە کەڵکێکیانە حەشی شەعبی لەوەیە بەڵام لەسەر ئەم دوو ڕێگایە لەلایەن بڵێن لەلایەن چەکدارانی حەشی شەعبیەوە ئەوەی کورد بێت بەو ڕێگای تێپەڕێت دەستگیری ئەکەن و ئەیفڕێنن بۆ شوێنی سنادیار و لە دوێنێ تاکو ئێستاکە ژمارەی زۆر لە دانیشتوانی سلێمانی و هەروەها دۆک هەولێر و ناوچەکانی گەرمیان دۆستخورمات و لەلایەن ئەو چەکدارانەوە بێسەروشێنن و بە بەردەوامی ئەو کەسوکاریان دێن بۆ ئیداری قەزای دۆستخورمات و لەلایەن هێزەکانی پێشمەرگە داواکەن سۆراغی کوڕەکانیان بکرێت بۆ ئەوەی ئازاد بکرێن و لەلایەکی تریشەوە ئەو کەسانی کە ئازاد کراون ئەو دیلانەی کە لەلایەن حەشی شەعبی بوو ئەم شەو ئازاد کران دیلەکان ئاڵوگۆڕیان پێکرا ژمارەی زۆریان ئازار و ئەشکەنجە دراون. بەڵێ سپاس بۆ دیار جەمال لە قەزای دۆستخورمات و ڕاستەخۆ لەگەڵمان بووی.